دیاردەی کڕین و فرۆشتنی شەکی بێمۆڵەت و نایاسایی لە عێراق گەشتۆتە ئاستێکی مەترسیدار و بازرگانیکردن بە چەک زۆر بە ئاسانی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەنجام دەدرێت. حکوومەتی عێراق بە مەبەستی کۆکردنەوەی چەک لە دەستی دەوڵەتدا چەندین بڕیاری بۆ کۆنتڕۆڵکردنی دیاردەکە دانا، بەڵام نەتوانراوە دیاردەی چەکی بێمۆڵەت ناو ببرێت. بازاڕی فرۆشتنی چەکی بێمۆڵەت لە سەرجەم شارەکانی عێراق شتێکی شاراوە نییە. بە جۆرێک لەم بازاڕانەدا هەر جۆرە چەکێکت دەست دەکەوێت. دیاردەی بوونی چەکی نایاسایی و بێمۆڵەت لە عێراق شتێکی نوێ نییە و مێژوەکەی بۆ دەیان ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. بەتایبەتی لە پاش ڕووخانی ڕژێمی سەدام حوسێن ژمارەیەکی زۆری چەکی سوپای ئەو کاتە کەوتە دەست هاوڵاتیان و کۆکاکانی چەک و تەقەمەنی سوپا و پۆلیس کەوتە بازاڕی ڕەشەوە. هەر لە قۆناغێکی دیکەدا دوای ئەوەی ڕێکخراوی داعش لە ساڵی 2014دا شاری مووسڵی کۆنتڕۆڵ کرد، دەستی بەسەر ژمارەیەکی هێژگار زۆر پارچە چەک و تەقەمەنی حکوومەتی عێراقدا گرت و تەنانەت بەشێکیشیان کەوتنە دەست هاوڵاتیانی ئاسیا. عێراق لە پاڵ یەمەن، سووریا، لیبیا و سۆماڵێکێکە لە وڵاتانەی کە زۆرترین دیاردەی هەڵگرتنی چەکی نایاسایی و بێمۆڵەت لە نێو هاوڵاتیانیدا دەبینرێت. بە جۆرێکە حکوومەتی عێراق پێشبینی دەکات 7 ملیۆن پارچە چەک تەنها لە دەست هۆزەکاندا هەبن. بوونی هەموو جۆرە چەکێکی سووک و قورس بەدەست هۆزەکان دۆخەکەی قورستر کردووە و هەندێک جار بەهۆی ناکۆکی و شەڕ و پێکدادان لە نێوان هۆزەکاندا کوژرا و برینداری زۆر کەوتۆتەوە. تەنانەت هێزە ئەمنیەکانیش نەیانتوانیوە دۆخەکە کۆنتڕۆڵ بکەن. لە چەندین ساڵی ڕابردوودا لەگەڵ لاوازبوونی دۆخی ئەمنی هاوڵاتیان ناچار بوون بە مەبەستی خۆپاراستن ڕووبکەنە کڕینی چەکی بێمۆڵەت. ئەمە ژوای کردووە کاریگەری نەرێنی بکاتە سەر ژیانی خەڵکی مەدەنی و ئاشتی کۆمەڵایەتی. بسم الله الرحمن الرحیم. لە ماوەی ڕابردوودا مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق لە چوارچێوەی بەڵێنەکانی کابینەی حکوومەتەکەی پەیوەندیدار بە کۆکردنەوەی چەکی نایاسایی و بێمۆڵەت فەرمانی دەستپێکردنی ئۆپەراسیۆنی لە چەند شارێک بەتایبەتی لە هەردوو شاری بەغدای پایتەخت و بەسڕە دەرکرد. لە ئۆپەراسیۆنەکاندا هێزە ئەمنیەکان دەستیان بەسەر چەندین جۆری چەک لە بیکەیسی، کلاشینکۆڤ، دەمانچە، بۆمبی دەستی، ئامێری پەیوەندیکردن و بەغزەنی تفەنگ داگرتووە. گەرچی هیچ ئامارێکی فەرمی لەبارەی قوربانیانی چەکی نایاسایی لە عێراقدا بوونی نییە، بەڵام پێشبینی دەکرێت لە دوای ساڵی 2023ەوە هەزاران هاوڵاتی بووبنە قوربانی ئەم دیاردەیە. بە پێوە راپۆرتی کە لە ساڵی 2019 لەلایەن دەستگای لێکۆڵینەوە لە چەکی سووک کە ناوەندەکەی لە سویسرایە بڵاو کراوەتەوە، ئەوە خراوەتە ڕوو کە ژمارە و چەکە بێمۆڵەت و مۆڵەتدارانەی لە دەستی هاوڵاتیانی عێراقدایە گەشتووەتە 7 ملیۆن و 580,000 پارچە چەک. هاوکات هاماژە بەوەش کراوە کە 20 پارچە چەک لە دەست هەر 100 کەسێکدایە و بەمەش عێراق لەم بارەیەوە گەیشتووەتە ڕیزبەندی 8ەم لەسەر ئاستی گیان. لەلایەکی دیکەشەوە بە پێامارەکانی فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان زیاتر لە 1 ملیۆن چەکی بێمۆڵەت لە دەست خەڵکدایە. ئەوەی تا ئێستاش لە چوارچێوەی ئۆپەراسیۆنەکانی کۆکردنەوەی چەک دەستیان بەسەردا گیراوە لە 250,000 پارچە چەک کەمترە.